ئەوەی بتوانین دەستنیشانی باشترین پرۆژە بکەین بریارماندا دوای دانوستاندنێک کە کۆمەڵە پێوەەر دایبنێن بۆی بتوانین بەسەر ئەساسی ئەو پێوەرانە هەڵسەنگاندنێکی بابەتانە بکەین بۆ ئەو پرۆژانە. سەرەن ئایا ئەم پرۆژە چەند گونجاوە لەگەڵ بازاری کوردستان، چەند داهێنانی تایە، ئایا بە سەرمایەکی بچووک دەستی پێ کردووە کە باشترە لای ئێمە بە تەبیعی، ئایا چەند کاریگەر بووە ئەم پرۆژەیە لەم 2 ساڵی ڕابردووە لە ناو بازاری کوردستان، چەند توانیوێتی هەلی کار پێ بکە بۆ خەڵکانێک کە کار بکەن لە ناو پرۆژەکە و حتا ئەگەر دەرەوەی پرۆژە بێ. We looked at the sustainability of the project. We looked at the profit of the project. We also looked at if it's giving back or has value to the region, to the Kurdistan region, and if it basically creates jobs, and if it has, future. Basically, if it can bring future to the region and to create opportunities for the region and for the people. بارابتري مجارد همي فيلمات ماليتين مجارد قالك ام بيجين خمو كيبون تجرتيبون ابجد زفرتاويه كيكو براستي افغانجا دربرينش ام بيجينش حالتي خويا نكات كان او حالتي سايكولوجي تيداجين لجيل دو روانجا سيدي في المكان كيك تواناي فيلمساز وكو درهنا وردكاري لهالبجاردني اكتر لكار لەگەڵ ئاکتەرەکان لە هەڵبژاردننی فرێمی وێنەکان و لە مۆنتاج ئەوە هەموو کە دەرهێنەر دروست دەکاتن. ئەوە یەک. دوو لە ژێر ڕەوانگەی کە ئەمانە لە دەستپێکی کارەکانیانن لەو ڕەوانگەی سیر دەکەین کە ئایا ئەمانە شتێکیان هەیە بە هۆنەری سینەما بدەن. بڕیارماندا بوو ئەوەی کە کۆپیە نابێت هەڵبسەنگیدرێت چونکە جگە لەوەی کە تۆ ڕیساکردنی بەکارێن ئەبێ بیرۆکەی خۆتشی تیابێت بەڵام هەش بووە لە هەموو ڕێیەکەوە سەرکەوتوو بووە لە ڕۆی هوەریەوە لە ڕۆی زانستیەوە لە زۆر ڕێەوە سەرکەوتوو بووە. In addition to the criteria provided by your organization and the same criteria that was shared with the participants, I just evaluated bit more on the impact of those projects or the products on environment, their economic value and the sustainability of that product. لێژنەی هەڵسەنگاندنی شەعر لە بەڕێز کاکمال تایب و من پێک دێ خۆشبەختانە لەسەر تێکستەکان کۆد دانراوە ناوی نووسەرەکانە بۆ ئەوی هیچ کاریگەرێک لەسەر عاتیفە و لەسەر ڕوانی ئێمە و دیدگای ئێمە نەبێتن بۆ هەڵسەنگاندنی شەعرەکان. طبعا زمان بە دەرەجەیەک پێوەرە بوو بۆ هەڵسەنگاندنی شەعرەکان و پتەویست تراکتۆری قەسیدەکان یەک بلا پێوەرەشی تر فەرهەنگی شەعرەکان وشەسازی و پەیوەستبوونی وشە بە وشە و هەروەها تێمەی شەعرەکان دیسان پێوەرەشی تر بۆ تەقیمکردنی شەعرەکان. فەزای شەعرەکان بە شێوەیەکی گشتی کە دەیخوێنی و تەماشای دەکەی دەبینی ناو فەزای شعرەکاندا باگراوندێکی معریفی هەیە ناو شارەکاندا دەدرەوشێتەوە لەوێندەرەوە تۆ دەتوانی بە ئاسانی ئەو شارە لە شارێکی تر جیا بکەیتەوە کە لەو ئاستەدانیە یاخود ئاستەکەی لێک جیای لەگەڵ ئەو شارە. پەیوەرەکانمانی تر دەربارەی تازەگەری بوو لە ئیشەکەیە چەند تازەگەریە یان نوێکاری خستوەتە سەر ئیشێکیان نا دوایەوە مەبزانین کاریگەری ئەو ئیشانیان لەسەر ژینگەی ئێمە یان کاریگەری لەسەر بازاری کارچوانە بێت و هەروەها بزانین ئەو ئیشانەی کە کردویانە ئیشێکی متەکامیلە یعنی ئیشەکە بزانین هەموو ئیشەکات یعنی لە سەرەتاوە هەتا ئاخیر بزانین تێستمان کرد لە ئەخیرا بزانین ئەو بەرهەمەی کە کردویانە ئیشەکایان نا بڕاستی ئەو گەلێک مەشروع هەبوون وگەلێک جۆرێت واژی يعني مثلا هەندێک شووا متعلق بوون بڕۆبۆتە هەندێک شووا سمارت فارمینگ و گەلێک تشتە دیژی ما هەندێک معايير يعني ئمە چێتکردن بۆ يعني چاو ئەم مثلا يعني مثلا تشتێکی هەڵبژێرن کە مەشروعەکەی باشە یان نا مثلا هەندێک شووا کە مەشروعەکەی نیبێت ئەوە بالتأكيد يعني مثلا يعني سکۆرێکی بلندتر يعني ئەم دی هەڵبژێرن بۆی
يعني مثلا مشكله متعلقه بكهرباء وتشتاء وزراعته. طبعا هذه المشروعات دي يعني دي مثلا بتشيك بعمري دي تشيكن حتى مشكله هريمي حلكن جبنا دي مهمه يعني تفيت هيك مثلا يعني قالوا باخذت ورينت ودعمها مشروعي وابجيكات. ئەو چیرۆکانی کاتە بەردەسم خەمی کۆدی لەسەر بوو کۆدەکانیش دیار نەبوو کە سەر لە شوێنێک و لە شارێکەوە هاتووە هەروەها بێتەوە لەو ڕۆژەی کە چیرۆکان گەشتە دەستی من تا ڕۆژەی پرۆسی هەڵسەنگاند و دیاریکردنی پلەکانی یەکەم و دووەم و سێم تا پێنجەم کارمان لەسەر کرد ڕێکەوتی لەسەر کۆمەڵی پێوەەر 5 پێوەرمان هەڵبژار هەر پێوەرێک 20 نمرەمان بۆ دانا و لە دەرئەنجامی خوێندنەوەی چەند جاری چیرۆکەکان توانیمان دەستنیشانی ئەو کەسانە بکەین. 5 بنەمای ڕئیسیمان لەبەرچاوگرت بۆ دانان و دیاریکردنی لێکجیاکردنەوەی چیرۆکان بنەمایەکانیش ناوەڕۆک و خەیاڵ و فەنتازیا تەکنیک لایەنی زمانەوانی و ناونیشانی چیرۆکە ئەمانە هەریەکەی کە 20 دەرەجەی لەسەرماندانە لۆی کە بزانین چیرۆکان لە چه ئاستێکدان وامان کرد کە بە 3 مەرحەلە دابڕوە ئەو چیرۆکانە بدایەت چەند چیرۆکێک جیا بکەینەوە هەندێکیان نابدەین لە ئەخیری شۆردلیستێک بکەین و لە مەرحەلەی ئەخیر کە 4 مەرحەلە بوو یەکەم و دووەم و سێمەکان دەستنیشان بکەین. لەگەڵ جەماعەتی لیژنەش فکرەکە ئەوە بوو کە فکرەکان یەکەم جار هەڵسەنگێنین تا چەند ئەو فکرانە بەسوودن لەو مانتیقەیەدا و چ مشکلەیەکی حەل کردیە ئەو فکرەیە و تا چەند دەتوانێت ئەو بڵێن ئەو کەسانێک کە سوودمەندن لە حەلبوونی ئەو مشکلەیەکە و ئەو پرۆژەیە پێی حەل کردیە تا چەند یعنی کرایتریاکان بۆ شێوەی دابەشکرا بوون. پرۆسەی هەڵبژاردننی ئەپلیکیشنەکان سیستماتیک بوو لەسەر ئەساسی 3 فاکتەر بوو یەکەم شت بەکارهێنانی ئەپلیکیشنەکە دووەم شت سوودی ئەپلیکیشنەکەی سەیەم فاکتەر ئیبدای ئەپلیکیشنەکەی چۆن نوێ بووە ئەو ئەپلیکیشنە بە جۆرەی ئەپلیکیشنەکانی کوردستان و عێراق. زیاتر ئەو کارانەی کە تەقدیم کرابوون کاری ئەکادیمی واقعی تعبیری ئەمانەن کاری ئەبستراکتی کەمترتیا بوو زیاتر هەمووی لە تابلۆیە ئیشەکان لە ناو تابلۆیە بوون ئێمە لە ناو ئەوانەیە هاتین چەند خاڵێکماندانا کە چۆن بتوانین تقریباً باشترین لەمانە هەڵبژێرین. موادەکان زیاتر هەموو بوون تقریباً ڕەنگی زەیتی بوو هێلکاری بوو ڕەنگێت ئاوێ مەدیتن میکس میدیا مەدیت ئەە هەمی ڕاستیە گرنگترینە مەسەن چ ماتریالێک چ بێتە بکاران لێ ئەو تشتێ پێشکەش کاتن چەند یە ئاست بلەندە چەند ئەو کەسێ وی کاری هونەریت کاتن کیری هاتیێت وی بابەتیدا هاتیێت وی جیهانە هونەریەدا. یەکەم تشتمە ینی تەرکیز سەرکرد بۆ هەڵبژاردنە هەر وێنەیەک جوان و باش ئەو مەسئلەی ئەنۆ مەسج تێدا هەبێ ینی فکرە تێدا هەبێ ژبەر هەر ڕسمەکی جوان ینی هەر کەسێکی کاری ڕسمەکی جوان بگرێ بەس نە هەر کەسێکی کاری فکرێکی ئەم کارم بێژن پێشکەش بکێ ئەو گەلێکی مهم بی مەسئلەی ئەنۆ فۆتۆشۆپ نەبێ ینی تەمام ئیدت تێدا نەبێ ژبنێ. کۆمەڵێت توخم هەیە کە ئەساسن لە بواری مۆزیکا بۆ ڕیتە مۆرگ ئێمە بەڕاستی بەلامانەوە گرنگە ڕیتە پێش توخمی میلۆدیشە ئەمە شتێکە هەموو ئەو کەسانەی کە لە بواری مۆزیکا کارەکەن ئەمە ئەزانن دوای ئەوە مەسەلەی مۆرگ و ڕۆحیەت ئەوەی کە گرنگ بێت ئێمە لێرە بەڕاستی ئەبێ هەموو کارەکانمان لە خزمەتی کولتوری نەتەوایەتیمان نابێت. ئەو بنەمایانێک کە بەکارمانە هێنا ڕێتیم بوو میلۆدیەکان بوو تەکنیکات بوو ڕۆحی ئەو کەسە بوو کەواتە مۆرکەچی بەکاردەینا ئەو کەسانێک کە بەشدار بوون هەمویان تایبەتمەندی خۆیانە بوو ئەو کەسانێک هەرمان بژار هەمویان بەهرەمەندەچی دەتوان بڵێن سۆفینە تەواو لەگەر ئامێرەکەیان تێکەڵاو بوونە تەواو زمان حاڵی دەستیان بوون ئەنی هەستمان دەکرد لە ناخیان دەرچووە ئەو ئەسپی دەکرد ئەسپەچی ڕۆبۆتی نەبوو تەنها نۆتە بخوێنتەوە یاخود شتێک ئەزبکە.